و هاوڵاتیان باس لەوە دەکەن کە ئەمڕۆ بەیانی زیاتر پردەکە ڕۆچووە، یعنی ڕۆچوونەکەی و ڕوخانەکەی زیاتر بووە. ئەمە ئەو پردەیە کە ڕێگای زیاتر لە 15 گوندە لە سەرکارێز لە کۆتایی سەرکارێز هەروەک لە دیمەنەکان دیارە 15 ڕۆژ پێش ئێستا ئەم پردە بەهۆی بارانی بەخۆر لایەکی دارما بوو. هەروەکو لە دیمەنەکان دیارە کە ئاوێکی ێجگار زۆر لێرە کۆبووەتەوە و ئاوێکی زۆر بەخۆر دێتن و 15 ڕۆژ پێش ئێستا بە دیاریکراوی ئەم بەشەی ئەم پردا دارما بوو و شارەوانیش ڕێگاکەی داخست بوو، یعنی ڕێگای 15 گوند بۆ ماوەی 2 ڕۆژ داخرا بوو. دواتر شارەوانی تیمەکان شارەوانی هاتون کەەوە زۆرە شوورەیەکیان بۆ کردووە بۆ ئەو بەشەی کە ڕووخاوە و هاوڵاتیان باس لەوە دەکەن کە ئەمڕۆ بەیانی زیاتر پردەکە ڕۆچووە، یعنی ڕۆچوونەکەی و ڕوخانەکەی زیاتر بووە. هەروەکو لە دیمەنەکان دیارە کە ینی ئۆتۆمبیلەکان یەک ساید ڕێگای ئۆتۆمبیل هەیە کە بڕواتن، دەبێت ئۆتۆمبیلەکان کە بوەستن. ئەمە بە دیاریکراوی دەڕوا بۆ گوندەکانی سەردار ئەزە دووستەفا و گوندەکانی ینی دەتوانین بڵێن بەشێکی تەندورە و گوندەکانی ڕەختاوە سیراوە و دەلوگول. ئەمەش ئەو بەشەیەکی کەوا لە دوای پردەکەەوە ئاوەکە دێتن و ئاوەکە ئاوە بەخوڕ دەڕواتن و ینی ئەمە 15 ڕۆژ پێش ئێستاش هەر ئاوی زۆری لێکۆ بۆ بەڵام ئەو جارە ینی لەگەڵ شەپۆلی بارانبارینی ئەو جارە ئاوەکە ێجگار زۆر زیادی کردووە. هەروەکو لە دیمەنەکان دیارە ئەمە ئەو پردەیە کە تەنها یەک ساید ئۆتۆمبیل دەتوانێت پێی بڕوە و ڕێگای زیاتر لە 15 گوندا لە کۆتایی سەرکارێز.